دەرهاویشتە مەترسیدارەکانی ڕووداوە سیاسیەکانی کوردستان. گەمارۆدانی ئەو هەموو مەترسیانە لە ملی تاکی کورد تا دێت کاریگەری نێگەتیڤی کۆمەڵایەتی شەخسی و ژیانی ڕۆحی لەسەر تاک بە تاکی کوردستان دروست دەکات و تا دێت خەونەکانی دەبنە سەرا. ئەنوەر حسێن بازگەرنووسیوێتی ڕووداوە سیاسیە نێگەتیڤ و ئاڵۆزەکانی ناوخۆی کوردستان وردە وردە دەرهاویشتە و کاریگەریە نێگەتیڤەکانی باشکرا و بێماسک خۆیان نمایش دەکەن. بەڕووی تاک، خانەوادە، شەقام، بازاڕ و مزگەوت تەنانەت هەمووکون و قوشبنێکی ئەم وڵاتە. نەبوونی ئیستقراری سیاسی و ئەمنی، نادڵنیایی هاوڵاتی لە ژیان و کەرامەتی، ململانەی سیاسی و حیزبی، نەبوونی بازاری کاری کرێکار، مەترسی سەرمایی سەرمایەدار، لە دەستدانی ساڵی خوێندنی خوێندکار لە خوێندنگا، بێدەربەستی مامۆستا بەرامبەر پەروەردە، پەروەردە بەرامبەر مامۆستا، پزیشک لە تەندروستی، مەلا لە مزگەوت، پێشمەرگا لە نیشتیمان، نەبوونی موچە و خزمەت گوزاریەکان وەکو پێویست، فەسادی ماڵی و ئیداری، هاتوو هاواری میدیا و سۆشیال میدیای بێپرەنسیب، سیاسی بێدەربەست و لۆمپەن، ڕێز نەگرتن لە یاسا، عەدالەت و بێدەربەستی، هەموو ئەوانە بەردەوام پێشبینی ئەگەری ڕووداوی نەخوازرا و مەترسیدار دەخڵقێنێت. جا لە قەیران و کێشە و گرفتە سیاسی و عەسکەریەکانی ناوچەکە کە کاریگەری لەسەر هەر تاکێکی کورد لە زاخۆ تا عەربەت هەیە. هەرچەندە من ئابۆری نازنیم، بەڵام دەزانم بارودۆخی دارایی باش فاکتێکی بەهێزی ئاسوودەیی کۆمەڵگا و تاکەکانێتی و ڕێگرە لە دیاردەی نەشاز و ناشەرعی و فەوزە. گەمارۆدانی ئەو هەموو مەترسیانە لە ملی تاکی کورد تا دێت کاریگەری نێگەتیڤی کۆمەڵایەتی شەخسی و ژیانی ڕۆحی لەسەر تاک بە تاکی کوردستان دروست دەکات و تا دێت خەونەکانی دەبنە سەراب و ئامانجەکانی ڕۆ دەچنە خاکی بێهیواییەوە. کاتێکیش ئینسان خەون و ئارمان و ئامانجەکانی لەدەستدا بەهاکانی دەخرێنە ژێرپێوە. هەندێک جار دەبێتە جەلاد و دڕندا یا فەوزاگەر. ئەو هەموو کوشتنانەی ڕۆژانە بە ئاشکرا لە کوچە و کۆڵانەکانی شار و شارۆچکەکانی کوردستان ڕوودەدات بێبەهابوونی ژیانە. ئەو هەموو کوشتنانی شەوانە بەنهێنی ڕوودەدەن نەمانی ترسە لە سزا و دادگا و جۆرێکە لە عەبەسیەت. ئەو هەموو بازرگانیە ناشەرعیانەی مادەی هۆشبەر، حەبوو دەرمان، چەک، فرۆشتنی جەستەی مرۆڤ، دیاردەی لەشفرۆشی، دیاردەی مەترسیداری کچانی بەناو مۆدێلی بێقەید و مەرج و فڕکە فڕکی ئۆتۆمبیلی بێژمارە و دزرا و بێپرەنسیب لەسەر شەقامەکان، کۆنتڕۆلی شۆستەی سەر شەقامەکان لەلایەن تیکتۆک و عەرەبان چیەکەوە و بڵاوبوونەوەی فەساد بێمۆڕاڵی دەرهاویشتەی ئەم بارودۆخە سیاسیە. هەڵتۆقینی هەزاران دەوڵەمەندی ناشەرعی بەناو بزنسمان و سەرمایەدار، خۆڵبڕین و ڕوتانەوەی خەڵکی بەناوی پرۆژەی گەشتیاری، باڵەخانی نیشتەجێبوون، نەک هەر ڕێکخراو نییە، فۆرمی چاولێکەری وای دروست کردووە هەموو کەس دەیەوێت بازرگان و دەوڵەمەند پاری پێبێت، بە شەرعی یان ناشەرعی، کە دەرەنجام ڕێگای ناشەرعی کۆمەلگا بەرەو داڕمان دەبات. با بپرسین گەرگەنجێک لە ناو کۆمەڵگەیەکی ڕێکخراوتە بژی و مافەکانی زامن بکرێت و بارودۆخی دارایی باش بێت، چه پێویستی بەوەیە هەموو مجازەفەیەک بە ژیانی بکات و خۆ بداتە بازرگانی ناشەرعی، خواردنی مادەی بێهۆشکەر و بازرگانیکردن بە دیاردەی چەکداری، یان دروستکردنی داهۆڵگەلێک لە ناو ئەم بێنەزمەی هەیە بە ناوی سەرمایەدار و بازرگانی ناشەرعی بە ئامانجی پارەکۆکردنەوە بۆ خۆی و شەریکە نەناسراوەکانی. نازانیت چی دەبێت، بەڵام بە دڵنیاییەوە کۆمەڵگە دەشەوێت متمانە ناهێڵێ و زارێری گەورە لە سەرمایەداری شەریف و شەرعیەکانیش دەدات. هەڵکشانی کێروی ڕێژەی تەلاق و جیابوونەوەی هاوسەرەکان لە کوردستان و عێراق بە شێوەیەکی دەرچوون لە ستاندار هۆکارەکەی چییە؟ جیا لە تێکچوونی شیرازەی خانەوادەکان کۆمەڵگەش دەشێوێت بێ مۆڕاڵی شوێنی مۆڕاڵ دەگرێتەوە. ناپابەندی لە شوێنی ئیلتیزامی کۆمەڵایەتی خۆی نمایش دەکات. پابەندی ئەخلاقی، یاسایی، عورف و عادەت نامێنێت. ئەم دیاردانە کە دەبوو حکومەت لەسەری بوەستێت زۆر مەترسیدارن، زۆر بۆی گرنگ نییە بێەوەی بزانێ هەموو ئەو دیاردەنە شاز و ناشەرعیانە سەردەکێشێ بۆ کوشتن و جەرایم، شێوی، ژینگەی ناتەندروست، بازرگانی ناشەرعی، گیرۆدەبوونی خۆی و خوڵقاندنی فەوزە. جیا لەوانە دەبێ بزانین ئاسایش و دەستگاکان بە تەنها دەرەقەت نایە. دەرەقەتی ئەو هەموو دیاردە ناشەرعی و بەڕەڵایە نایە، با خەڵکانی باشیشی تێدابێت، چونکە هێزی ئینسانی کەمە، کارمەندی نوێ تەعین نابێت، پارە و ئیمکانیەتی پێویست نییە، دەخالەتی حیزب و نابەرپرس، دەخالەتی هێزگەلی پڕ لە جاسوس و وڵاتانی دراوسێ هێجگار سەختە بۆ ڕۆبەڕووبوونەوە.
بەندێکی کوردی هەیە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. بێگومان کاسەکە نەپڕ نییە، خەریکە خاڵی دەبێت. سەبریش خەریکە دەپچڕێت. بۆیە هێشتا درەنگ نەبووە بۆ نیەتی باش و کاری باش و ڕەفتاری باش. دوور لە درۆ و چەوە شەکاری و هاڵخەڵەتاندن.